بەڵە بەڕێزان قسەی زیاتر دەکەم سەبارەت بە ڕەوشی ئەفغانستان و کاریگەریەکانی دوجێشتنی سوپای ئەمریکا لە وڵاتە بە میوانداری بەڕێز زەردەشت بابان شیکەرەوەی سیاسی لە حکوومەتی ئەمریکا کە لە کالیفۆرنیاوە لەگەڵم دەبێت کاک زەردەشت سلااو دەبێت سواز بە ئامادەبوونت دەبینیت بەرەیەکی بەرگری دروست بۆ لە ئەفغانستان و دەڵێت تا دو نەفەس ئێمە بەرگری دەکەین بە بڕوای تۆ ئەم بەرەی کە دروست بۆ نابێتە هەوێنی دروستبوونەوەی بەرەیەکی بەهێز تاوەکو ئەفغانستان لە ڕۆژێکی ئێستەتەیدایە قوتار بکەیان بە پێچەوانەوە بەرەیەکی کاتی و ڕەنگەوەکو کۆی ویلایەتەکانی دیکەی ئەفغانستان بکەوێتی دەست بزوتەوەی تالیبان؟ ئەم کاتەی بەڕێستان و بینەرانی کۆسان نیوز باش بەڕاستی من نبینم بەو شێوەیە بێت چونکە ئەمە بیرمان نەچێت ئەگەر ئەمە سوپایشی ئەفغانی گەورە کە با بڵێن عادەتەکەی 150,000 بوو و پشگیری تەواوی هەبوو لە هێزی ئەمریکی و وڵاتی ئەمریکیەوە نەیتوانی بەرگری تاالبان بکە باوەڕ ناکەم هیچ ڕێکخراوە هیچ کۆمەڵێکە بتوانێت دروست بێت ئێستا یا لە داهاتوە بتوانێت هیچ لە نەخشەی جغرافی ئەفغانستان نەخشەی جغرافی سیاسی ئەفغانستان بگەورەچەکە هیچ پاڵپشتێکی نییە بەڕاستی ئەمریکا ناتوانێت پاڵپشتیکە و وەکو بۆمان دەرکەوت کە بەڕاستی ئیداری ئەمڕۆی ئەمریکا ئیدارەیەک نییە کە جێگای متمانە بێ و هەتا بتوانێت ڕێکخراوی وا پشگیری لێ بکات لە ڕووی جیۆپۆلیتیکەوە یا لە ڕووی سەربازیەوە یا لە ڕووی سیاستەوە هەتا بتوانن کارێک ئەنجام بدەن دژی تاالبان لە ئەفغانستان ئێمە بیرمان نەچێت ئەگەر ئەو نییە لە وڵاتەکان بەداگەران پاکستان کادا ڕاست چۆن لەدان ڕێکخراوە هەر بۆ شێوەی زوو وجدی نامێنێ ئەمە تەنها شتێکە ئانەیە عەزمی خەڵکی پاکستانی ببرە ئەفغانستانی پێبەرزکەنەوە کە بڵێن با بڵێن معارەزەیەکەیە بەڵام بەڕاستی ناگاتێکی شوێنێک و من گومانم نییە لە چەند ڕۆژ و چەند هەفتەی داهاتوە کەس باسی ناکات. بەڵێ کاک زەردەشتیانی کاریگەریەکان ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبن لە ئەفغانستان لە دوای جێشتنی سوپای ئەمریکا لە وڵاتە گەرچی سەرۆک جۆ بایدن باسیەوە کرد کە تەواوی بەرپرسیارەتەکە خاتە ئەستۆی خۆی و هەر شتێک کە ڕوویداوە لە ئەفغانستان ئەو لێی بەرپرسیارە بەڵام لەگەڵەوەشدا شتێک نابینینیان جۆرێک لە هەوڵ نابینین بۆی کە ئەم بارودۆخی کە لە ئەفغانستان ڕۆدات سنوورێکی بۆ دابنرێت بە بڕای تویانی ڕەوشەکە بەرەو چۆ ڕوادیانی لە کۆتاییە لە کوێ ئەم کەشتێکە نارەگرێ؟ بەڕاستی با ئەوە زیاتر وەرکەینەوە ڕاستە بایدن لە کۆتاکەکان بڵێت بە تەنها وەکو شەخص بەرپرسیارم لەوەیەوە ڕوویدا لە ئەفغانستان بەڕاستی لەگەڵ ڕێزمەرانە قسەی ئەم کابرا قسەکانی هیچی ڕاست نییە کاتێک قساکە بەڵێ ئەمە ئەخەمە ملی سوپای ئەفغانی سەرۆشی ئەفغانی دانگدەری ئەمریکی دەستگا زانیاریەکانی ئەمریکا با بڵێن ملی یارەی پێشووی ئەمریکا یاری سەرۆک ترامپ لە کاتی قسەکان کرد 5 دقە و 10 دقەی یەکەم هەتا ئەمانە گێبێژگە لە کۆتا قسەکان ئاڵێخەکان هاتە بەڕاستی ناڕاستە لەگەڵ هاوڵاتی ئەمریکی لەگەڵ دەستگا سیاسەکان ئەمە یەک با بڵێن لە کاتی دروستبوونی شەڕی ئەفغانستانەوە تا ئێستا 4 کاری ئەمریکی سەرپەرشتی ئەم شەڕی کردووە بڵێن لە جوزبۆشەوە تا کاتێک دە استراتیژی بەفەرمی هەبووە لە وەزارەتی دەرەوە لە وەزارەتی بەرگری ئەمریکا ئەفغانستان لەو دا استراتیژیە 8 بۆ 9 بایدن بەرپرسیار بووە لۆی چۆن کاتێک تەنها یەک استراتیژی با بڵێن جۆرج بۆش کە بەرپرسیار بووە لە دوای ئەوە بڵێن بایدن جێگری سەرۆکی ئەمریکا بووە مەلەفی ئەفغانستانی بەدەستەوە بووە هەتا لە زیادکردنی سوپا لە کەمکردنی سوپا لە عملیاتە عسکەریەکان کەواتە بایدن لەو کاتەوە بەرپرسیار بووە لە استراتیژیەتی ئەفغانستان و ئەیزانی کە ئەفغانستان کۆتای ئەفغانستان بەم شێوەیە بێ دوو من تەنها بەڕاستی لە هەنگێ سیاسمەندەری کورد و بایدنم دیوە کە تۆ متمانە و بە دوژمنەکە بێ بایدنە لە متمانم بە تاالبانەیە کە وەسی تاالبان کە وەسی ئەفغانستان باش کات و ئێمە بتوانین تەعاملی لەگەڵا بکەین بەڕاستی ئەم قسەیە هەر لە خودی خۆیان قسەیەشی زۆر بێواتە نەواتای سیاسیە نەواتای سەربازیەیە چۆن تۆ
متمانەت هەیە بە دوژمنەکە و کەواتە کاک زەردەشت سەرکەری ئەفغانستان ینی تۆ پێ دوایە بارودۆخی ئەفغانستان ڕۆژ بەڕۆژ بەرەو خراپتر دەڕوایی ئاسۆیی ڕوو نییە ئیسلام بە دوژمنی ئەفغانستاندا دەستەکەی کەیە من متمانم بە قسەی تاالبانەیە کە بتوانێت بای سەرباز ئابووری ینی ئەفغانستان چاک ئەمە لە خودی خۆیان بەڕاستی من هیچ سیاسمەندێکی ئەمریکام نەدیوە کە عقلێکی سیاسی هەبێ ئۆزمۆنی سیاسی هەبێ متمانی بەڕێکخراوێکی تێرەروسە بێ کە ئەمریکا کەواتانی بارودۆخەکە خراپتر دەبێت کاک زەردەژیانی هیچ ئاسوەیەک هیچ هیوایەک نییە بۆی کە بارودۆخی ئەفغانستان باشتر بێ ئەنا بێگومان بارودۆخەکە زۆر خراپترە بێ سەرکەوتنی تاالبان لە ئەفغانستان دەرگایشی کردەوە بۆ هەموو تێرەروستێکی گروپی لە جیهانە ئەگەر بێت و بەردەوام بی لە دوژمنایەتی کردنی ئەمریکایە کۆتایەکە و سەرکەوتنە بێ ئەفغانستان ئەبێ بە جێگاشی گەرم هەموو ڕێکخراوە تێرەریستەکانی جیان ئەگەر ئێمە سێری ئەم ئەحداسەکانی ئەم ئاخیرە بکەین نوێنەری با بڵێن داعش کەشتۆتە ئەفغانستان نوێنەری حیزب الله نوێنەری حەماس ئەمە ئەبێ بەو شوێنە ئەبێ بەو شێلگەیی کە هەموو با بڵێن حرەکەتە تێرۆریستەکان ڕێکخراو تێرۆریستەکانی خۆرهڵاتی ناوڕاستە تا ئەمریکای باشووریش لەو شوێنەوە دەست پێ دەکەن و عاداواتی ئەمریکا و با بڵێن دنیای لیبرالەکە سپاس کاک سەردەشت بۆ وەڵامی پرسیارەکانی من کە لەگەڵمان بۆی وەکشیکەرەوەی سیاسی حکوومەتی فدراڵی ئەمریکا لە کالیفۆرنیا و سپاس بۆ وەڵامی پرسیارەکانی ئێمە